باز لە پەروەردەی تایبەتەکەین ئەپرسین مەبەست لە پەروەردەی تایبەت چییە کام منداڵانن کە پێویستیان بە پەروەردەی تایبەت هەیە جۆرەکانی پەروەردەی تایبەت چییە چەندە گرنگە خێزان زانیاری تاوی هەبێ لەسەر شێوازی پەروەردەی تایبەت ئەمە تا چەندەوا کات کە کار ئاسانی بۆ ئەو منداڵە بکات کاڵین پەروەردەی تایبەت مەرجە ئەم پەروەردەی تایبەتە هەتا کۆتایی تەمەنی ئەو کەسە پێویستی بۆ بابەتە بە یاخود نەخێر لە تەمەنێکی دیاریکراوە ئەگەری هەیە کە ئەو منداڵە بۆن ئەو گرفتەی کە هەیەی ئەو کێشەیەکی تێپەڕێنن دواتر وەکو مناڵێکی ئاسایی دەبێتەوە ئەم بابەتە و ئەمانە و کۆمەڵێک پرسیاری تر ئاراستەی زۆر بەڕێز دکتۆر جوان سلمانەکەین کە بەڕێزیان پسپۆڕی پەروەردەی تایبەتن بە خۆشحاڵی و سەر لە ستۆدیۆ لەگەڵمانە دکتۆر جوان سلااو لێ ببانی بان و باش بەخێر سەر چاو دەستپێکی گرتوەکانمان پێمان بڵێ سەرەتا با بزانین مەبەست لە پەروەردەی تایبەت چییە کام منداڵانن کە پێویستیان بەم جۆرە پەروەردەیە هەیە بەڵێ پرسیارێکی زۆر جوانە و زۆر گرنگی شەبیکەین لە یەکتری چکە ئەگەر هاتو ئێمە تێگەشتنەکەمان وەکو یەک بێ استراتیجی چارەسەرکردنی کێشەکانیشمان زۆر بەڕوونی ئەبێت بەڵام ئەگەر فیژنی هەمومان ڕۆیای هەمومان جیاواز بێ لەسەر ئەم بابەتە ئەکیت استراتیجیەکە شەرجار و بەلایە کاڕۆ ئەگەر هاتو ئێمە بینە سەر یاساکە کە چۆن پێناسەی ئەکا یاساکە بە عەربی وە کوردی طبعا بە عەربی لە هین لقی قانونی 38 لە 2013 کە هەوەرگێڕاوە بۆ کوردیش ئەو هەماریش کراوە یعنی جێبەجێش کراوە باس لە سێ شتەکە کێن ئەوانەی کە ئەکەونە پەروەردەی تایبەت طبعا من ئەوە لە ئارتیکڵێکم بڵاو کردوانێ ئەبوایە ئەم شتانە باسکەم لەبەر ئەوە هەموو یاساکانم هێنا شیم کردوانێ یەکێ لەوانە باسەکە ئەڵێ جەستەییە ئەوانی کێشەی جەستەییان هەیە هەستیان هەیە هەستیاری و کێشەی دەرونی ئەم سێ شتە کە بە عەربی بەدەنی و حسی و ذهنیە ئەم سێ شتە باسەکەن بەڵام ئەگەر هاتو ئێمە بین سەیری ئەوە یاساکانی تر بکەین کە لە ئێستا باسەکرێ لە هی مافی مرۆڤ و خاصەتەن لە 2008 عفو 6 یاسای خاوەن پێداویستی تایبەت دەرکرا چکە لە 1948 هی مافی مرۆڤ دەرهێنرا ئیتر وردە وردە گۆڕیان بینیان نە ئەمە ئەبێ یاسایەکی تایبەتی بێت لە 2006 ئەو بە شێوەیەکی کە باسێکە ئەو ئەڵێ جەستەییە ناشڵی کێشە ئەڵێ جەستەیی ستۆر نسواتە یعنی تۆزی جیاوازتر لە من و تۆ یان تۆ لە من جەستەیەکەی باس کردووە کێشەی دەرونی باس کردووە باسی عفو دەرونی جەستەیی هەستی ئەم سیانی و تۆ بەڵام لە پاڵیشە باسی لە ئەوانە کردووە کە درێژخایەنن باسی ئەوانەی کردووە کە کێشەی زمان و ئەوانیان هەیە فێرنەبوونی یاخود کە نازام خوێنە بووسن و باسی لەوەش کردووە کە کێشەی دەماری کە ئاوتیزم و ئەوانە ئەچێتە پاڵی ئەمە تعریفەکەیەتی پێناسەی سێم زۆر زۆر گرنگە بە وردی سەیریکەین تا ئەوەی کە بە کوردی و عەربی نووسراوە چونکە زۆر بەرفراوانترە اینجا ئەگەر پێشەوەی ئەمە باسکەین حەزکەم تۆ زێمێژوویەکی باسکەم چونکە بەڕاستی زۆر جۆم لە هینە بێ لە متابعی زۆر زۆرەکەم لە هەتا لە هۆڵنداشە متابعی بەرنامەکانی جەنابتانەکەم و کەناڵەکانی کە ئەمێ بزان مەفهومی ئێمە تێگەشتنمان بۆ ئەم بابەتە چییە ئەگەر هاتو ئێمە لە مێژووە سیرکەین سێ مۆدێڵ تا ئەم لەحزەیە یان سێ پەرسپەکتیف واتە سێ ڕوئیا هەیە بۆ ئەم بابەتە ڕوئیای یەکەم کە لە ساڵانی زۆر کۆنەوە باس کراوە ڕوئیای ئەخلاقی و دینی بووە مەبەستیان چییە لە ڕوئیای ئەخلاقی و دینی بۆی ئێمە ستا گەڕینەوە بۆ ئێمە ئامە لە کام مۆدێلاین کوردستانی سەلەم حاڵەتە لە کام ڕوئیایە ڕوئیای ئەخلاقی و ڕوئیای دینیەکە مەبەستی چییە دایک و باوکەکە قبوڵێکە مۆرێڵ واتە دایک و باوکەکە قبوڵێکە زۆر جاریش گوێمان لێ بووە ئەڵێ خوا یاوێتی بە من ئەوە تاقیمە کاتەوە قبوڵێکە تەواو ئیتر لەوێەوە ئەوەستێ و لەوانەیە هەر ئەکشنیش نەکا یان نەگەڕێ بۆ چارەسەریش ناحیە ئەخلاقیەکەم کۆمەلگاکە بە بەزەیە و سەیرێکا و قبوڵێکا و ئەوە نیە یارمەتیەکە گەرتۆ بیەی لەوانەیەکی کەنەیە ئەمە مۆدێل یەکەمە زۆر کۆن ئەمە بەکار هاتووە چەند هەنگاوێکی بەسەرا تێبەردووم مۆدێلەکەیان مۆدێلی پزیشکیە مۆدێلی پزیشکی چییە سەیری تۆکە تۆ جیاوازتری لە من
من أبي يارمتي وبموكو دكتورك أما يعني أكيد توجي أواستري هذا أو هستك توجي أواستري خو بخو تشيوليت كيش يبى توبة جي أواستر ببينه بنيجاتيف ليش طبعا راسته ويارمتي تا أو موديلي بزيشكيا وموديلي سيمي ككولتوري وكومالايتيا أو موديل جاري إمام معنا أو موديل على شيء دوما كك بزيشكيا كتونا خوشي شيء بولاي دكتور شيء آياتي درمانو شهر سبت آياتي طوال هروانيا موديلي كومالايتيا كأوان عليه موديلي كومالايتيا كأله هموما جوازيك من هي من جوازيك ميلة تو هتا أوي ترهيتي هل وها مروفيكي أوتيزمش أينش جوازي هي إما كومالجاتشي ما كردوبي أو جوازي أنا هيلين ليرة بارة مروفايتي كدورة بيني همو يا ساكاني استاك لهمو كونفرنسا كان لأوروبا ولا متحدة ولا أوروبا شركا حتى أخيرا مي برلماني هولندي كبرس كراوتو لسر أما يعني همو مكتبو قطاب خانة كان إشكال لسر سي موديل بو أوي مروف هزبا كم كورتينكا باشا ببي أم هالسوكوتانا جوازي هي لبيني كالتورا كان يعني لولاتانی ئەوروپا لەوانەیە ئەم مناڵانەی کە پەروەردەی تایبەتیان پێویستە وەکوی خۆشە باسەکە چکە هەموو مرۆڤێک لە سێ بەشی گرنگ پێکات تۆ جەستین وەکو مادە ڕۆحیەن وەکو عەقلیش و سەست و سۆزەکە یعنی لەمانەیە هەر گرفتێک دروست بێت پێویستی بۆیە کە چارەسەر وەرگرێ بەڵام ئایا چارەسەرەکە چۆن وەرەگرێ سا لە کەلتوری خۆمانە مناڵێک ئەگەر بزانین شێوازێکی وایە خۆمان یەکسەر باوەشی پیاکەین ماچێکەینەوە پس لە وڵاتێکی هۆڵەندا لەوانن بۆ نەبێت دەست لە مناڵ بێت بۆ نەبێ لە مناڵ نزیک بێتەوە ئەمە جیاوازە ئەی چۆن ئەم پەروەردەی لای خۆمان هۆشیاری لەسەر بڵاو بکەینەوە ئایا زۆرجار لەوانەیە شێوازی ئاڵسوکەوتە ئەو مۆدێلانی تۆ باسیەکەی لەناو کەلتوری ئێمە تۆزێ جیاوازی بەخۆیەوە ببێت چۆن ئێمە پیگۆر زۆر پرسیارێکی جوانە بەڵام با جارێ پرسیاری ئەوت بم کە جیاوازی هەیە لەناو ئێمە و توزە لەوانەیە تێکەڵ بێ قەدیش ئەمە شتێکی نۆرماڵە کە تێکەڵی هەبێ لەناو کۆمەلگای ئێمە چونکە ئێمە لە ساڵانی هەشتاوە ئەگەر بیتە سەر واقع نابینا و نابیستە سەرنجی کۆمەلگای ڕاکێشە ئەوە بوو ئەوە دەستپێک بوو لە لای ئێمە لە ساڵانی هەشتاوە وردە ئیتر دوایەوە ئەمما و ئەمانە نەبوو ئاوتیزم و ADHD و دیسکالکولی و ئەمانە نەبوو بە هیچ شێوەیەک وردە بەهۆی ئومەمی متحیدە و بەهۆی ئەمانەی کە هەموو هاتوونەتە ناو کوردستان و یارمەتیەن و پرۆژە پێشکەشەکەن وردە هاتە دەورە مۆدەلە پزیشکیەکەی ئێستا ئێمە لەو دواناین جاري لو دوانان اگر تو با موديلي بزيشكي ببيني كاتشي اتشي بولاي يكل اخصائي مختص كان كزوربي زوريشيان لو مبوارن اختصاصي شيانيا بيني كيبوكا بسكنيني كيبوكا على تو قوي يعني ايكيو تيست كيبوكا كايكيو تيستش خوي برنامجي كمان بس كم لقلطانا كتشن معقده وهيك درو ناسب اساني ناتواني او على اوروبا أما واللي أكاك إيمة جاري بابزاني رؤياي إيمة يا إنجا من أتوانم يارمتي بم أجر هاتو من ببسيشكي سيركم كاتا دايكو باوكا كدكتورة كارتشي بيالا بيوبكا أخير شت بو أمتان زياتر بورون كموانيا همو مروفي دي أنا أكي جوازة تازه بحث كرا له هولندا وبلاوش كرا له همو إخبار كان نابي همو مروفي همان درمان ورقريه بونو بو سريشا نابت چکه همو مروفي رياكشني لشي جستي جواز اللي كتر كواتا بسيدي دينا كي كنت چه درماني بوي باشا او اي بني كواتا اي بو پروردي تايبتا بيچون بيه كواتا ايما ناتوانين من على كبرين بلين اوتيزم همو اوتيزم كان همان شوان هبه اوان همان بوچی عليه ابي موديلي سيم هول بين شري بوبكين بهمو مال نو بوي بزانين او منالا بيويستي بتشي جاريه واتا منالك بونو مناسب جوازي كتشي منالكي كموديلي سوشيالي بيان سوشيال موديل او موديلي بونو منا هنا جستي كشي هي ناتواني بروانه هيك علي اجر هاتو ايما لدرو جادو بانو هموش أنا كان من مؤهل كرت بوي كرسي من هبو خوي بأساي أتواني بتشتنا بازار كاتا أو كشينيا إما كشة ما بدرس كردوا أو يا موديلي سام جاري إما لوانين إما جاري لدوا مكان كاتا دايكو باوكي شون بزانيا كاتا دايكو باوكي جاري بإشكال سر أمر رؤية بشركة بو من على كي وبو أوان
چکە لە قانونمانە هەیە ئێمە بە خۆڕایی شەڕی بۆ ناکەین یاسامانگەنەیە و ئیمزامان کردووە حتا عێراق یەکێکە لەو وڵاتانەی کە زۆر بە جورئەتەوە ئیمزاشی کردووە هۆڵەندا تازە ئیمزای کردووە بەو هەموو پێشکەوتنی چکەوتێتی ئێمە وەسائلمان جارێ بە تەواوەتی نییە بەس عێراق یەکسەر ئیمزای کردووە کەواتە تۆ مافەیە بچی بڵێ من وەکو دایکێکی پەروەردەی تایبەت مافی مناڵمە بڕوا بە تەنها بۆ دەرەوە پێویستی بە من نەبێ پێویستی بە تۆ نەبێ لە قوتابخانە هەمان شت باشە دکتۆر جوان ئێمە کە باز لە پەروەردەی تایبەتەکەین ڕەنگە ئێستا ئەم پرسیارەش لای بینەرانیش دروست بێت بۆ نمونە بە تەنها ئەو مناڵانە ئەگرێتەوە کە بۆ نمونە خاوەن پێداویستی تایبەتنیان ئەوانەی کە ئۆتیزمیان هەیە ڕەنگە زۆر کات هەندێک گرفتی دەرونیش هەبێت بۆ نمونە لە مشتی مناڵەکانان دروست بێ بۆ هەنێ مناڵ هەیە زۆر فرەجوڵەیە زۆر ئەجۆڵە جۆڵەجۆڵ زۆرە کاتەنانەت زۆر کات کە دایکەکان ڕەنگە خۆشیان یەک مناڵیان هەبێ زۆر هەست بەوە نەکەن کە بڵێن مناڵەکەمان ڕەنگە گرفتێکی بۆ دروست بوو بێ ڕەنگە ئەم گرفتەی هەبێ لە کاتێکا کەیبەن بۆ باخچەکان یاخود کەیبەن بۆ دایانگەکان ئەو کاتە بە دایکە کاوترێ یاخود بە باوکە کاوترێت و مناڵەکەت ئەو کێشەی هەیە بۆ نمونە لەو تەمەنەیە کەم دایک و باوک بزانێ مناڵەکەی فرەجوڵەیە لە کاتێکا کەیبات بۆ دایانگەکان کەیبات بۆ باخچەکان لەو کاتانەیە مامۆستایەکی تایبەتی پێویستە کە بڵێ ئەم پێویستی بە پەروەردەی تایبەت و ئەبێ ئەم جیاوازتر مامەڵی لەگەڵا بکرێت لە چاو مناڵەکانی ترا یان لەو کاتانەیە شێوازی دروستی مامەڵا بێت چۆن بێ لەگەڵ مناڵەیە کە تێکەڵاوی مناڵانی ترەکرێ بەڵێ لانەگیان ئەوەی کە باسی کرد هەر پێویستی بە ڕوئیاکەیە ئەوە پێی ئێمە کەوتم ئیمزامان کردووە معنایەوەی پێمان خۆش بە پێمان ناخۆش بێ ئێمە تازە بووین بە ئینکلوسیف ئینکلوسیف چیە واتە هەمووی تێکەڵم بەیەکەوە ئینکلوسیف ئەجوکیشن عێراق ئیمزای کردووە بەڵام ئایا ئێمە لە تەطبیقیە ئەوە بینین ئایا بۆچی ئەبێ پێویستی بە مامۆستایەکی تایبەت بێ نا وەکو ئەوانی تر هیوا هەیە بە جەستەی هەمووی نۆرماڵە ئەتیادیە بەڵام فێر نابێزوو چەند کەس بە ئێمە ئاڵێ ئەو مناڵە تەماڵە چەند جار گوێتان لەوە بە مناڵەکە هەتا دایکەکە خۆشی ئەوترە ئەڵێ مناڵەکەم زۆر تەماڵە ئەوە شەکەوێتە پەروەردەی تایبەت ئێمە جارێ ئەبێ ڕوئیا بگۆڕین بەڵام پەروەردەی تایبەت لانێکیان ئەمەنە معقەدە ناتوانی بڵێ وەڵا ئەمەیە و ئەوەیە و ئەوەیە نا ئەبێ کار بکرێ لە بینی مامۆستاکانە بەڕێوبەر ئەبێ ڕەئی هەبێ مامۆستا ئەبێ ڕەئی هەبێ ئێمە بەس لەسەرەوە بڕیارەکە ئەیان و خوارەوە بێ تەطبیقی کە توش ببێ هیچ لەبەرەوە چیەکەن هەسە مامۆستاکی تایبەتی بۆ دانێن ژوورێکی بۆ دانێن جیاو کردوتەوە لە مەکتب کات جیاو کردوتەوە من دیمە ئەم بەسەر کەسێکی نزیکی خۆمە هاتەوە بۆی ئەو نمونەیەم باس کرد دکتۆر جوان یعنی دایک و باوکە کەسیان یعنی درکیان بەوە نەکردبوو کە مناڵەکەیان کێشەیەکیە لە کاتێکا کە بردبوویان بۆ باخچە دوای هەفتەیەک یەکێک لە دادەکان پێویست بوو مناڵەکەتان گرفتی هەیە منداڵە زۆر جوڵە جوڵەکە لە چاو مناڵەکانی ترا جیاوازە پێویستی بەوەیە کە جیاب بکرێتەوە مامۆستایەکی تایبەتی بۆ دان بدرێت بە شێوازێکی تایبەت مامەڵە لەگەڵاکانی ئەوش خەمێکی زۆر لە دڵ و دەرونی ئەو دایک و باوکەشا دروست دەکات ئەکید بەڵام لانەگیان ئەمەش بۆ خۆی تێڕوانینێکی ڕاست نییە تەندروست نییە مناڵێک کە فرەجوڵەیە مرج نییە ADHD هەبێ چوارچێوەکەی لەوانەی وای لێ کرد بێت جوڵە بێ مامۆستاکەی بەدڵ نەبێ خوێندکارەکانی لەگەڵا مەرج نییە بۆیە من پێتەڵێم کە تەشخیصەکرێ لە وڵاتە پێشکەوتەکە ئاوا بە ئاسانی نییە یەکێ دووسێ دەورە بخوێنێ بەم دکتۆرایی من هەوا مافەم نەیراوەتیە کە من بتوانم بچم ئەوە بکەم کە حەزیشم لێ بچکەم بیستم بێنم بۆ کوردستان بۆی ئەبێ من تقریبا بەلایانی کە من 4 ساڵی کە بخوێنم بۆی کەچی لەم ڕۆژانە بیستم 2 دەورەی بینیوە لە وڵاتێکی کە ئەو دایکە داماوە توش بووە ئێستا نازانی چۆن هەڵسوکەوتی لەگەڵا بکە باشە وەزارەتی پەروەردەی ئیشی چییە؟ وەزارەتی پەروەردە جارێک گرنگترین شتێت ئێمە هینمان نییە شخصێکمان نییە کە مناڵ تۆ هەر داینێ مناڵێ لە 6 ساڵیە نەچوو بێ بە قوتابخانە چونکە ڕەوزە لای ئێمە ئیجباری نییە بەڵام قوتابخانە ئیجباریە لە 6 ساڵیەوە کێ بەدواداچوونەکە بۆ مناڵی کەن تا ئێستا نەچۆ لە تەمەنی 6 ساڵی بە قوتابخانە ئەوە وەزیفەیەکی زۆر گەورەیە لە حکوومەتە کە ئەبێ هەبێ لە پەروەردەیە اینجا لە پاڵیە پێشەوەی بچێتە قوتابخانە لە تەمەنی لە دایکبوونیەوە تا قوتابخانە موسسەیەکەیە کە پێوترێ GGD خێخێدەی بە هۆڵندی ئەو متابعی مناڵەکە چەنە تەمەنی چەنە درێژی چەنە قەڵەوی دایەنێ تاقیەکاتەوە لە 1 ساڵیە چۆن بووە لە 2 ساڵێ چۆن بە لەو ماوەی 4-5 ساڵە بۆی دەرەکە ئەم مناڵە شتێکی هەیە کە جیاوازترە لەوانی تر نەخۆشی هەیە جیاوازترە لەوانەیە چەند شتێک بکە چابێ لەوانەیە شەرم بێ لەوانەیە چواردەورەکەی بێ ئێمە بۆیە ناتوانم بڵێم
والله ئەو مناڵە ئەبێ مامۆستاکەی وای بۆ بکە یان دایکەکە وای بۆ بکە بەڵێ. تۆ ئەبێ دیراسەتێکی زۆر بکەی اینجا ئەتوانی بڕیار بێ و پەروەردەی تایبەت و پەروەردەی گشتی نابێت جیا بکرێتەوە ئەبێ بەیەکەوە بێ حتا زاراوەکەشی تۆ سەیری وەزارەتی کۆمەڵایەتی بکە کەم ئەندام زۆر بەکارهێنێ مؤسساتمان هەیە لە کوردستان مؤسسەی کەم ئەندام تۆ تەنها ئەو وشەیە کە بە تۆ ئەوترەکەن کەم ئەندام چەند ئازار بەخشە یعنی تۆ ئەگەر لەوە کە خۆ قائیدێکی ئەو مؤسسەی کەم ئەندام بەکارهێنی کەواتە لاو بە شێوەیەکی گوناحیان بینی تا ئەم لەحظەیە ئێکواتە تو چۆن مافی شەڕ بۆ مافەکانی ئەەکەی و ئەتەوێ بیهێنیتە ئەستی خۆ وەکو خۆت بێ زۆر باشە زۆر کاتێمە لەوەی کە ئەڵین پەروەردە و فێرکردن ینی پەروەردەیەکی تەندروستی کەنجا فێری بکەن کە تەندروست نەبێ ناتوانێت فێر و ئەو بابەتێشی کە ئێمە مناڵەکانمان ئەخینە بەردەم سیستەمی خوێندن ئەبێ پرسیاریەوە بکەین ئایا مناڵە هەل لە باخچە لە ڕۆزە ئاوا هەڵسو کەوتی جیاوازەی لە ماڵەوە لە ماڵەوە هێمنە بۆ لە بەروی گەورەی لێ ناتوانێت یانەوەی کە هاوڕەکانی بینێ ئەکرێتەوە ئەین زۆرجا لای ئێمە دکتۆر ناچن بە دوواداچوونی بەوکەن چۆناڵە مناڵە بەهرەی وزەیەکی باشی پێدێتەوە بەکاری بێن ینی بە هەر بۆ تووڕە نەبین کەیتر ئەو ناوە تێکە جیهانی مناڵ و جیهانی خۆیتێ بێ بیبینێت بەڵام ئەوەی کە گرنگ بوو من حەزم کە پرسیاری لەسەرکەم ئەوەیە لە ناو کۆمەڵگای ئێمەیە تا چەند هۆشیاری هەیە لەسەر پەروەردەی تایبەت چونکە زۆر جار سا ئەو دایک و باوکانەیە گەر بینەری ئێمە بن مناڵێکیان هەبێ هیچ نەخۆش نییە ئەم مناڵ هیچ گرفتێکیشی نییە بەڵام مناڵێک کەسێکی جیاوازە لەگە مناڵەکانی تر چۆن ئەم مناڵێنی تۆ سەر ڕێزکی ڕاست ئەبێ ئەو پێوەرانە چی بێ ئەبێ چی بێ ئەو دایکە دان بچکە دایک هەست و سۆزێکی جیاوازیە کاسی کە مناڵەکەی جۆرێکە ئەگری یاخۆ بۆ کەسێکی باسەکە ئەم مناڵە بەردەوام وەرگرە ئێمە چۆن ئەو هۆشیاریانە وەربگرین بۆ نمونە دایک و باوک چۆن بتوان وزەیەکی کە بەکاربێن لەگە مناڵەکانیانە کە مناڵەکە هەست بە شتێک نەکا کە کەم و کوڕیتی هەیە پرسیارێکی زۆر جوانە ئەمە تەنها هەر بۆ دایکەکە نیە لەگەڵ پەروەردەی تایبەت ئەمە بۆ هەموو کێشەکانەکە بەرەو ڕوویەت ئیمانە بە قەزیەکە هەبێ کە تۆ ئیمانە بە قەزیەک بوو شەڕی بۆ هەوڵی بۆیت تۆ کە مناڵێکی وات هەیە جارێ ئیمانە بەوە بێ کە گوناح نییە ئەو مناڵە و گوناح نییە بەڵام لەوانەیە بێتە سەڵات بی لە ئاستی هەڵسوکەوت لەگەڵەیە چکە بەعزە شتێ نازانی زۆر ئاساییشەکە نەیزانی یەکەم مناڵتە دووە مناڵتە یاخود سێ مناڵتە تووشی شتێ بۆ کە جیاوازترە لەوانی تر چۆن هەڵسوکەوتی لەگەڵەکەی بەتەنها زەحمەتە لەو ماوەیە من ئینتەرڤیویەکێکم کرد کە مناڵێکی ئاوتیزمیە بوو 13 ساڵە لە تا 13 ساڵی من نەمبردۆتە دەرەوە کەواتە لێرە دایکەکە خۆی ئیمانی بە قەزیەکە نییە جارێ ئەترسێ لە کۆمەلگای خسۆتە پێش قەزەی کوڕەکەی تۆ کە بە گوناح بیبینی وای بینی بەڵام ئەگەر تۆ بیبینی بەوەی کوڕەکەم نە شتی تری هەیە باشترە مەسەن لە کۆمپیوتەرە زۆر زیرەک بوو من لە کۆمپیوتەرەکە هانانی ئەم و ئەی بەمە دەرەوە و فێری ئەەکەم و خەڵک پێشەکەنێ با پێ بکەنێ من ئیمانم بە قەزەکەی خۆم هەیە کە گاڵتەشی پێ بکەن ئەسڵ من ئەوەی بەرامبەرە موشیارەکەم ئەویش مرۆڤێکە وەکو داخۆ لای خۆمان زۆر جای شارنەوە کە من ئەمەیە ناڵم 13 ساڵ شاردوێتەوە ئەسڵان تەنانەت مامۆسای زانکۆ هەیە مناڵی شاردوێتەوە یعنی ئەمە لای من مەساتە چونکە تۆ ئەکادیمیت ئەگەر بیکردنەوەی ئەکادیمیت وابێ کەواتە چون تۆ کۆمەلگا ئەبیتە پێشەوە ئەکادمیەک تۆ لەگەڵ مناڵەکەی خۆوە هەڵسوکەوتکەی کاتە یەکەم شت کە گرنگە قەزیەی ئەوەیە ئیمانە بە قەزیەکە بێ واتە بڕواو هەبێ و بڵند بە ینی دائیمەن هەست بە گوناحی و داماوی و ئەوانەمە کە بە عکسەوە کە خەڵکیش باسی ئەکا ئەبێت تۆ وا جواب بیتەوە کە بەرامبەرەکە وشیاکە ئەمە یەکەم هەنگاوە دووەم هەنگاو ئێستا لەخوا بە زیابێ و بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ من دڵم بە کوردستان زیاتر خۆشە بێ پێشکەوتنەکانی تیا ئەبینم وەکو بۆچی باسی مۆدێلەکانم کرد دایک و باوک با بێ ئەمەل و بێ هیوان نەبن ئەگەر هاتوو ئێمە سەیری مێژووی بخان پێداویستی تایبەتکەین دەوڵەتە پێشکەوتەکانیش بە مەراحیلانە ڕۆشتون لەبەرەوە چییە دایک و باوک گوگڵ و ئەمانە زۆر زانستی تایە بڕۆ خۆ بیخوێنەرە خۆ هەموو ڕۆژێ مناڵەکە تەبینی بزانە کام زانست لەگەڵ کامی ئەبێ اینجا ئەگەر هەمان بێ بڕۆ داوای مختص بکە کە لە چەند شوێنێکە ئەو مناڵە و ئۆبسەرفیشن بکواتە سێری کە بزانە هەڵسوکۆتی چۆنە ئایا لە ماڵەوە وەکو جەنابە فەرمووت لە ماڵەوە لە دەرەوە لە مەکتەبە جاریوای پۆلەکە ئەوە نەچ پرزە و قەرەباڵەخە مناڵەکەت تەحملی جیاوازترە لەگەڵی لەبەرەوە عەجوولە بێ معنایە نییە ADHD هەیە مامۆستاکە لەوانەیە دەرسەکەی خۆش باس نەکە نەتوانێت ڕێزیاتێکی باسکە تووشی دیسکالکولی کردووە خوێندنەوە مەسەلەن بۆ نمونە خوێندنەوە کە دیسلێکسیایە خوێندنەوە ئەگەر کێشەی خوێندنەوەت هەبێ لە ئەوروپا لە تەمەنی 4 ساڵەیەوە مناڵ کتێب هەیە کتێبی پێڵن
تەنها سەری وشاکەیت و باسی کتێبەکەکە اینجا وردە وشەی بەسیت وردە تا نیفۆ هەشتا ئەگەر هەڵە نەبەم هەشتیان حەوت نیفۆ حەوت پێڵێن دەیەمتەی تووتس و لەگەڵ ئافی تووتس لە هۆڵندا ئەم دوو شتا وەزارەتی پەروەردە ئەبێن پرۆژێ جێبەجێکە ئەمانە مناڵ فێری خوێندنەوە و تێگەشتن لە خوێنەوە ئەکا تا پەروەردەی بنەڕە تەواو عەفو دیراسەتی بنەڕە تەواوکەی کە چیتە متەوەسەی تر کتێبی فۆڵبەهین نزوجە خوێنیتەوە بڵێن ئەو کتێبانەی سەروی ئافی حەوتن باشە مناڵێ ئەمەی قەت نەخوێنەوە وەنیە وەری نەگرتو دایک و باوکێکی دەوڵەمەنی هەیە فێری کردووە لە ماڵەوە ئەو مناڵی زانێ مناڵێکەیە ئەمانەی نەخوێنەوە دایک و باوکی هەمانی کردو خوێنەوەی مامۆستاکەشی زۆر شەرحێکی خۆشی نیە نایزانێ ئەبێ بڵێنەوە مناڵەوەڵا دیسلێکسیای هەیە نابێ کەواتە ئەبێ ئێمە جارێ ئەم شتانە هەمووی ڕێک بخەین اینجا دانیشین ئەسڵەنەو تەشخیصەشی ناوێ ئەگەر ئێمە بە شێوەی مۆدێلی کۆمەڵایەتی واتە سۆشیالە مۆدێل سەیری ئەوە بکەی ئەو تەشخیصەشی نایە سەیرەکەی مناڵە پێویستی بەچیە من ئەوەی پێشکەشەکەم باشە دکتۆر جوان دوای ئەوەی کە دیاری کرا و دەستنیشان کرا بەڵێ ئەم منداڵە گرفتێکی و پێویستی بە پەروەردەی تایبەتە دوای ئەوە کاریگەری پەروەردەی تایبەت چیە بێ لەسەر ئەو مناڵە پەروەردەی من ئەزانێتی کە تۆ جیاو کردەوە پەروەردەکە نەگەتیفە جیاو کردەوە نەگەتیفە بەس ئەگەر تۆ لە پۆلێکا داونا هەموویانە مثلا یەکێ لە ڕێزات باش نییە لە بیرکاری یەکێ لە زمان باش نییە یەکێ لە معاملە لەگەڵ ڕەفیقا باش نییە تەلەبە هەیە دایم شەڕەکە شەڕەنگێزە خوێندکار هەیە مەسەڵەن لە تێگەشتنی تێکستات باش نییە ئەگەر تۆ ئەمانە و هەموو باز کرد لە پۆلەکە هەمویان تایبەتن کەواتە تۆشیکی لەوان هینێکی نەگەتیفی نابێ بۆ باری دەرونی و بەڵام تۆ یەکسەر جیاو کردوێتەوە تۆ ئاوتیزمی یاخود تۆ جیای پەروەردەی تایبەتە وەڵڵا ئەمەنە جا کێشەکە دوایی گەورە بێ بۆ کۆمەلگاکە گەورە بێ ئێستا تۆ سەیری ئەوانە مەکە کە بەعزەهینی دەرونی دەماری بڵێ نیورۆلۆخیش ئەسپێکتە ئەوانی پەیوەندی بە دەمای کێشەی دەماری هەیە ئەوە دوایی کە ئەبینی قەزایی شەڕەنگێزی و ئەمانە وا گەورە ئەبێ لە کۆمەلگاها چەند حاوادی سەبینین چەند دپرشن ئەوانی تووشی کە ئابە بوون خەڵکە کوژن باوکیانە کوژن ئەگینا کێ دەستی ئەچێتە کوڕی کێ دەستێتە ئەمانە خێزانیش پێکەوانێن سبینێ ئەمانە کێشە بۆ کۆمەلگا دروستەکەن خۆشی گوناها بۆ ئەو کەسە من دائیمەن ئەو کەسی کە شتێکەکە دایم زیاتر بیر لەواکەمەوە دایم ئەچمە پاڵ ئەو کەسی کە ئەبینم قەزەیەکی کردووە زەرری لە مەسەلەیەکی کوشتوان کێ وای لێ کردووە کە ئەو کەسە ئەوە بکوژێ کێ حەزەکایەکی کە بکوژێ هەموو کەسی حەزەکە کە خۆی شتێکی جوان بێ لە کۆمەلگا بەس ئەو کاریگەرانی چواردەورە وا لێ ئەکا کە تۆ ئەو شتە بکەیت کەواتە ئێمە ئەبێت جارێ خۆمان ڕێک بخەینەوە وەکو کۆمەلگای کوردی وەکو سەقافەی کوردی وەکو ئەکادیمیای کوردی وەکو پەروەردە وەکو وەزارەتی خوێندنی باڵا وەکو وەزارەتی تەندروستی ئەمانە بە یەکەوە ئەبێ ئیشێکی جوان بکەن ئەمانش پێویستیان بە مختصە نابێ ئێمە هەر یەکێ لەبەر خزمەتی و لەبەر برایەتی و لەبەر من تۆ هێنمە پێشەوە زەرر لە کۆمەلگای خۆم یەگەیەنم مختصەکان بێنە ئەوانی کە زانستیان پێ بیان هێنەرە کۆمەلگا بۆی خزمەتی ئەم وڵاتە بەڕاستی وڵاتێکی زۆر جوانمانەیە هەتا بڵێ وڵاتێکی خۆشە وڵاتێکە لە هەموو بوارێکا پێشکەوتوە بۆ بە هەمومانەوە دڵسۆزی نەبین ئەو دڵسۆزی وای لێکا بەرەو پێش کەواتە کاری ئەو تیمە زۆر گرنگە گەر بیشێرینەوە ناو پەروەردە تایبەتەکە زۆر گرنگە کە ئێمە ئەو مناڵانەمان کاسمان بە جیاوازیە کرد هەماهەنگیمانە بێ لەگە مامۆستاکە ینی بۆ نمونە تو دووجار لە دوو شوێن دایانی لەوێ پەروەردەیەکێکا تۆ بێین تۆ لێرە هەڵسوکەوتێکی لەگەڵ کەی سەر لێ شێوەی لای مناڵە دروست جا دکتۆر من حەزم کرد باسی کۆمەڵە دیاردە بکەم کە ڕۆژانەی من لەناو خێزانەکان نایبین زۆر جار ئەڵێ من مناڵە خۆ هەست بە هیچ ناکات سێرەکەی لای خوشکەکەی لای براکەی لای میوانەکە باسیەکات ینی شکاندنی ئەم مناڵە باسەکات هەڵسوکەوتی مناڵە باسەکات کە مناڵە هەستی پێکات دڵنیا بین کە زۆر زۆر هەستی پێکە هەست بە دڵشکانی شەکە لەوانێ زۆر جارە مناڵەوە لێ بکە کە کەسێ ببینێ ڕێک خۆی بکا بە سوچەکار نێتە دەرەوە زۆر جار بینیشمان تا چەند گرنگە ئێمە ئاگامان لە قسەکردنەکانمان بێت تا چەند گرنگە ئاگامان لەوە بێ پەروەردەکردن هەرەوە نیە نانی بێتی و لە شوێنیشی گەرما بیخوێنی چکە بێ لایانی دەرونی و مناڵش دەبێتەوە چەند گرنگە هەڵسوکەوتەکانمان ئاگادار بیت ینی مناڵەکەمان هەڵسوکەوتێکی جیاوازی شتێکیشکان و بۆ خێزانێکی باز مەگە چکە مناڵە بە کەمی خۆیەکە هەستەکات تۆ ناشرینەکانی ئەو دەرەخی چەند گرنگەم هەڵسوکەوت
هەڵسوکەوتانیان لەگەڵ بەکار ئەم هەڵسوکەوتە ئەبەستمەوە بۆ کۆمونیکیشن واتە زمانی گفتوگۆ زمانی گفتوگۆ و چۆنیەتی باسکردنی قەزەکان کەش بەشێکە لە پەروەردەی ئەوە نە پەروەردەی تایبەت هەموو قەزایەکان گفتوگۆ زمانی گفتوگۆی ئەکادیمی ئەمە لە ڕۆژانە بەرەو ڕوومیە هەر باسی پەروەردەی تایبەت مەکە هەر لەسەر جادە خەڵکە قساکە لەگەڵ یەکتری جۆگرتن گوێگرتنێکی کریتیکۆڵ واتە من وای گوێ لێ ئەگرم چاوەڕێکم زانم چی ئەڵێی چەند لەگەڵ ڕێی منایە و چەند لەگەڵ ڕێی تۆیە ئەمە جۆگرتنە نە چاوەڕێ بکەی تا قسەکە تەواو بێت کەواتە ئەو دایکەی کە ئەم باسەش باسەکە ئەمە کێشەیەکی گەورەیە ئایا بە چ مەبەستێ باسی ئەکا ئایا بە مەبەستی باسکردن خۆی هەبێت دائیمەن لە دووری منە خۆی ئیکەم شت ئەبێ باسکردنەکە لەگەڵ مناڵەکە بێ ئەو کەسی کە تووشی ئەو شتە بۆ کە نازانی هەڵسکۆتی لەگەڵکی باسەکە لەگەڵ ئەو بێ چاو بینینەکە و بڵێن ئۆبسەرڤیشنەکە و لەگەڵ ئەو بێ اینجا دوایی لەگەڵ خەڵکە مەسە حەزەکەی باسیکەینەوەکو و داخی دڵ نا لەگەڵ ئەو کەسانی کە مختصن باسیکەی بڵێ من ئەمەم کردووە تۆ ڕەچیە لەسەر ئەو هەڵسوکەوتانم یاخود چی بکەم باشە نا بە چاوێکی وەکو ئاماژەم پێەیە بە چاوێکی گوناح سەیرێکی ناگەیتە قەزێکەوە چارەسەری بۆ نادۆزیتەوە هەموو قەزەیەکە بێ ئیمانە پێی بێ کە ئیمانە پێی بوو ئەگەڕێی بۆ چارەسەرەکان ئیتر خۆ چارەسەری بۆکە یەکێک کە چارەسەری بۆکە ئەمانە زۆر گرنگە بەڵام مناڵ خاصەتەن لە تەمەنی مناڵی بەعکسەوە کەسایەتی تۆ لەوێ دروستەکەی ئەبێت دائیمەن پێی بڵێ کە تۆ پێشەنی هەموو کەسێکی تۆ وای فێری ئەوەی کە تحملی ئەوە بکە ئەگەر جیاوازتریش بێ لەوانی تر ئەم هەمووی پەروەردەیە تحملی ئەوە بکە کە بدۆڕێ بەرامبەر بە یاریەکە چەنەها مناڵ ئەبینم هەتا نزیکی خۆمان یاری ئەکا کە لەگەڵەڵم دۆڕاوە خۆم یاریان لەگەڵەکەم زام چۆنە لەگەڵەڵم دۆڕاو دەسەکا بە گریان مانای ئەوە مناڵە فێر نکراوە کە ئەبێ دایمەن پێشەنگ بێ دایمەن یەکەم بێ شەرت نییە تۆ دایم یەکەم بی شەرت نییە تۆ دایم قاعد بی ئەبێت تۆ دائیمە قوبوڵی ئەوە بکەی کە یەکێکی کە لە خۆ باشترەیە دائیمە قوبوڵ ئەمە لە کۆمەلگا ڕەنگیاوە تۆ نە هەر پەروەردەی تایبەتە لە هەموو بوارەکانە پەروە تۆ وەرە بزانە ئێستا چەند کێشە هەیە چەنەها کەسی پێشکەوتوو هەیە نهاتە پێشەوە بۆ چونکە ئەوانی تر نانەوە پێشکەوتوانە بێتە پێشەوە چونکە جێگەیان لەقە بێ یاخود تووشی کێشەیەکە بەنیان ئەو زیرەکی کە ئێستا لە ناو کۆمەلگا هەیە نییە لەبەرەوە پەروەردە دایک ئەبێ هەتا ئەتوانێ لە دووری مناڵەکەی باسی کێشەکانکە لەگەڵ ئینسانی مختەسیش نەیکا بەبێت تااقەتی خۆی لە هەر مجتەمەعەکە دانیش باسیکە زۆر باشە زۆر سپاس بۆ ماندوومان کردی سپاس بۆ زانیاری سودانە و کوردستان پێویستی بە کەسانی وەکو ئێوە بۆ لەو بوارانەیە بەرەو پێش زۆر